عێراق کە شارستانیەتەکەی لە کەناری دیجلە و فرات سەری هەڵدا لە ئەنجامی کەمی ئاو ڕوبەڕووی چارەنووسێکی کارەساتبار بۆتەوە. کاریگەریەکانی کەمبوونەوەی ئاو لە عێراق زۆر گەورن. ئەو عێراقی لە مێژوودا با وڵاتی دوو ڕووبارەکە ناسراوە، ئێستا زۆر تینووە. بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان عێراق بە یەکێک لەو 5 وڵاتەدا دەنرێت کە زۆرترین زیانی بەرکەوتووە لە گۆڕانی ژینگە و کەش و هەوا و بیابانبوون لە جیهاندا. ئەمەش لە ئاکامی کەمبوونەوەی ئاوی دیجلە و فرات، پاکنەکردنەوەی ئاوی قورسی شارەکان، دابەزینی ڕێژەی سەوزایی، بەفی ڕۆچوونی گازی کێڵگە نەوتیەکان. کەمبوونەوەی ئاوی دیجلە و فرات. ڕووباری دیجلە لە چیاکانی باکووری کوردستان هەڵدەقوڵێت، بە سووریادا تێدەپەڕێت و لە فیشخاپورەوە دێتە هەرێمی کوردستان و بەرەو باشووری عێراق دەڕوات و لە بەسڕە لەگەڵ فرات یەک دەگرنەوە. ڕووباری فراتیش بە هەمان شێوە لە باکووری کوردستان هەڵدەقوڵێت، دەچێتە سووریا و دواتریش لە پارێزگای ئەنبارەوە دێتە نێوخاکی عێراق. لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ڕووباری دیجلە و فرات زیاتر لە 90% ئاوی سەرزەوی عێراقیان پێک دەهێنا، بەڵام ئێستا ئاوی هەردوو ڕووبارەکە بە ڕێژەی لە 150 کەمی کردووە. ئەمەش بەهۆی ئەوەی بەردانەوەی ئاو لەلایەن تورکیا و ئێران بە ڕێژەی لە 170 کەم بۆتەوە. سەرەڕای ئەو لقانەی لەناو عێراقیش دەڕژێنە دیجلە و فرات ڕێژەی ئاوەکەیان زۆر کەمە. تورکیا چەندین بەنداوی گەورەی لەسەر ڕووباری دیجلە و فرات دروست کردووە. بە هەمان شێوە ئێرانیش لەسەر ڕووباری زەی بچووک و سیروان ژمارەیەک بەنداوی بنیاد ناوە. لەبارەی کەمبوونەوەی ئاوی دیجلە و فرات، عەون زیاب وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق دەڵێت هەردوو ڕووباری دیجلە و فرات چیتر وەک ڕووبار نامێننەوە، لە ئێستادا گۆڕاون بۆ 2 کەناڵ کە ڕێژەیەکی زۆر کەم ئاویان تێدایە. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە تورکیا دەواازەی هەردوو ڕووبارەکەی گرتووە و بەنداوی لەسەر دروست کردوون. کۆگای ئاوی عێراق چەند کەمی کردووە؟ خالید شیمال وتەبێژی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق ڕایگەیاند لە ڕابردوودا کۆگای ئاوی عێراق 50 ملیار مەتر سێجا بووە، ئێستا گەیشتۆتە تەنها 8 ملیار مەتر سێجا، واتە کۆگاکردنی ئاو بە ڕێژەی لە 184 کەمی کردووە. بە پێی ئامارەکان ڕێژەی لە 170 ئاوی عێراق لە وڵاتانی تورکیا و ئێرانەوە دێت. کەمبوونەوەی ئاو و مەترسیەکانی بە بیابانبوون. بە پێی ئاماری وەزارەتی کشتوکاڵی عێراق ڕووبەری زەویە بیابانەکان نزیکەی 27 ملیۆن دۆنمە کە یەکسانە بە نزیکەی لە 115 ڕووبەری وڵات. لە 155 ڕووبەری عێراق بە زەویەکدا دەنرێت کە مەترسی بیابانبوونیان لەسەرە. داتا فەرمیەکان ئاماژە بۆ دەکەن کە عێراق ساڵانە نزیکەی 100,000 دۆنم زەوی کشتوکاڵی لەدەست دەدات. ئاوەرەبوون بەهۆی کەمبوونەوەی ئاوی دیجلە و فرات. کەمبوونەوەی ئاستی ئاوی هەردوو ڕووبارەکە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق کاریگەری لەسەر زیاتر لە 7 ملیۆن هاوڵاتی هەبووە کە ناوچەکانیان بەدەست کەمی ئاو و وشکە ساڵیەوە دەناڵێنن. ئەمەش بۆتە هۆی لەدەستدانی بژێوی ژیانیان و کشت و کاڵ و ڕاوکردن. بەپێی داتاکان بەهۆی کاریگەریەکانی کەمبوونەوەی ئاو نزیکەی 9 ملیۆن جوتیار لە پارێزگاکانی باشوور ناوچەکانیان بەرەو ناوەندی شارەکان جێهێشتووە. پارێزگای بەسڕا یەکێکە لە وشکترین پارێزگاکان، بە تایبەتی ناوچەکانی باکوور و باکووری ڕۆژئاوای شارەکە. ئەمەش وای کردووە 10,000 جوتیار شارۆچکە و گوند و زۆنگاوەکان بەرەو ناوەندی شار بەجێ بهێڵن. عێراق لەبارەی ئاو چ داواکاریەکی لە تورکیا و ئێران کردووە؟ بە فەرمی عێراق داوای لە تورکیا کردووە ئەو بە ڕێژەی 400 مەتر سێجا لە چرکەیەکدا لە ڕووباری دیجلە و
500 مەتر سێجا لە چرکەیەکدا لە ڕووباری فورات بربداتەوە. تا ئێستا تورکیا وەڵامی بۆ ئەو داواکاریی عێراق نەبووە. لە هەمان کاتیشدا وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق لەسەر کەمبوونەوەی ئاوی ڕووبارەکانی زەی بچووک، سیروان، ئەڵوەن و کارۆن چەندین ساڵە لەگەڵ ئێران لە گفتوگۆدایە.